بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لاڵقەیەکی نوێ و لە دەڤەرێکی نوێدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان ئەم جاریان لە هاوینە هەواری هیرانین. خۆشەویستان تەمان کوردەواری لە ڕازاندنەوەی شوێنی حەوانەوە و بە تایبەتیش و شوێنانەی کە وەکو دیوەخان بەکاریهێنێ زۆر جوان شوێنەکان ڕازێننەوە. تەمان ڕازاندنەوەی شوێنەکان بە تەئکید بەدەستە بێ، ینی تۆ ئەگە سەیری کە ئێستا ئەمە هەمووی ئیشی دەستە، ینی ئەنواعی ڕنگ بەکار هاتووە، شێوازی جۆرا و جۆر هەیە بۆ ڕازاندنەوە شوێنەکان بە تایبەتی دیوەخانەکان. جا هەر ناوچەیەکیش و تایبەتمەندی خۆی هەیە، واتە تایبەتمەندی ئەم ناوچەیە لە ناوچەیەکی تر ناچێت، واتە خەسڵەتی ژیانکردنەکان یاخود شێوازی ژیانکردنەکان تەنانەت بە ڕازاندنەوەی یاخود بەو ئەکسسواراتانەشەوە دیارەکە شوێنەکانی پێ ڕازێننەوە. بديداري يا رسول الله درختي دشيتوا قشتيش يعني بولايتو يا من بو قشتا دشيموا لو انا يا خيال درسوم ولا لايتو دخلي موا خوشاویستید لا روح مایا ئاوازێکە و دەیڵێمەوە. کاک دڵشادیان ئەزێتمان نای مادوو نەبی ئینشاءڵڵا. خزمەتدانی کافی سەلامەت یا رەبی، سپاس دەکەم گیانی خوا بتپارێزی یا رەبی. ئەجمعین ئینشاءڵڵا. یا خۆ بەخێر سەر چاو. مەمنونین، سوپاس دەکەین. کاک دڵشاد با بزانم هەستەکەم دێکت تایبەتمەندێکی هەیە بۆ ئەم منتیقەیە، ینی بۆنی هیرانی زۆر لێ دەنگت نازانم یا من وە هەستەکەم یا دەنگت تایبەتمەندێکی ئێرەی هەیە، ینی ئەگەر هەر زۆر بە ڕەشکاو بڵم ینی تەچانەیە ینی بەێڵا کاک پەیوەند لە قەدیمەوە لە هیرانێ تقریبان گۆیندەکانی هیرانێ گۆتنەکە و گۆیندەکان ینی تایبەت بۆ تایبەت بەڵێ وەکو زانە بە تایبەت بووە. ڕاستە باشە، زۆر احتیمام ئەفوم کە زۆر احتیمام بە شعر و بە ینی گۆتنەکی مەجلیسی ئەدەن. ڕاستە ئەوە بەجلیسیە زۆر ڕاستە. باشە کادڵشا تۆ شعر چۆن هەڵەبژێری، چۆن ینی شعرەکە بێ بەتابەتی شعری شاعیرانەی ڕابردوو، شعری وەفایی، شعری سافی کە هەر خۆی خەڵکی ئێرەیە، ئەمانە شعرەکانیان ئەندازەیە قورسە چۆن ئەکرێ بە ئاواز؟ والله ئێجا ئاوازەکان زۆر بڕێک مشکلی ئاوازێکستا من زۆر محتەلم لە ئاواز ئەرێوەڵە ئاوازیان زۆر کەمە بەس هەندێک ئایا لەسا شکلی قەدیم گۆترایە، بەڵام جار هەیە بینی ئاوازێک لە جێکی ئەوواکەم یان شعرەکە لە سەدانێ. مەبەست وایە تۆ شعر چۆن هەڵەبژێری بۆی بکەی بە قەسیدێ ببورە بکە بە سرودێک؟ بەێن هەندێک دیوانم هەنە مەسەلەن زۆر جارە خوێنمەوە یان شعرەکان زۆر هەندێک کەلیمە تەئسیرم لێکە یەکسە عەشقێ بم، هەندێک کەلیمەیان زۆر خۆشن، ئەوەی حەزم لێ بیرێم. ئەو مناسبانەی کە تۆ تەواشیحیان تیاکەی کە سرودیان تیا ئەڵێ ینی چ مناسبەیەکن؟ وڵام مناسبەکان زۆرن ئێستا تقریبان وەختی مانجی مەولودێش ئێستا لە مانجی مەولودێ شەرێ مەڵام هەندێک جار مەسەرن لەو ئەوە مەجلیسی ناگۆترێ گۆتنیش تقریبان وەکو بەدەستەمەنیە جار هەیە مەدرسەکە ئەگۆڕێ گۆتنەکەی بەدەستەمەنیە ڕاستە. بەڵام لە تەچێ مەسەرن لێرە لە تەچێ لا دەبی مەجلیسی و ئەو بیتن بەس مەولودان دەبی حسابەچکەی لۆ بکەیان مەجلیس هەیە دەبی حسابەچکەی لۆ بکەی، بەڵام زۆر جار بەدەستەتونیانی زۆر جا گۆتنەچی زۆر خۆش دەرێنەوە قەتەوە نایەتەوە. ڕاستە مەجلیسەکە تەئسیری هەیە، ڕاستە شوێنەکە تەئسیری هەیە. ئەی کاک دڵشاد نازانم ینی
زۆر جار شتی جەماعیش هەیە ینی تۆ هەر خۆت نا ینی زۆر جار هاوکارێکیشت هەیە دوو بە دوو ئێڵێن وڵای من ئەوڕۆ ڕەفیقەکەم لێرە و بەسێ لە کە باسینگۆم کە لەیش فەقیری قەولی دابوو چیتە هەولێرێ گوتمەویش لێچ کەشم تەلەفۆن کەوتمەرە هەن نەبی بینە دوو دە باشترە خۆشە ئەویش قەپات بوو تەلەفۆنی باشە کاک دڵشاد ئەی دەف بە تەنیا ینی دەف بۆ خۆی دنیاکی زۆر عجیبە ینی تۆ بە تەنها بەبێ سرودەکە بەبێ کەلیمات دەف لێ دەی دەفەشەنیت ینی شتێکی ئاوا هەیە بەسەر ئیمە ئەوەن کەمە بەڵێ ئیلا بێ کەلیماتی لەگەڵا بێ بەخوای ئەو خۆشترە کەلیمات لەگەڵا کەلیماتی لەگەڵا بێ من پێم خۆشە دەف پەیوەند دەف تقریبان یارمەتی دەرە یارمەتی دەر نەحتیاج بەبێ دەفیش بەرێ هەناسەیەک دەداتیانێ پیشێک دەداتێ ئیسراحەتە چ بێکەی ئاوازەکەش خۆشەکاتن کاک دڵشاد ئەلحەمدوللا من 10 ساڵ لەمەوە پێش جارێکی تر هەر لێرە هاتمە خزمەتت ئەو سرودەی کە پێشتر بۆ دوتین بێ خودی شعرێکی زۆر زۆر لەو ڕۆژ ڕۆژ تۆراوە دڵی من خەڵکی زۆر عاشق بوو زۆر سێ مەزریستان دەیان گۆیلۆ کاک پەیوەندت گوتێ دەبیون ماشەڵڵا سەلامەت ئینشاڵڵا مەش خۆ چاکە لێ دووەرەگرێت کاک دڵشاد باسی ئەوەش بکەین ینی هەندێک شعر هەیە ئەندازەیەک تێپەڕینیان تایە تێپەڕین بەرێجا من پێم خۆشە خۆلەوانە پارێزم حەزم لێنە چکە زۆر مامۆستام کرد ئێستا خوای بە زیادوی شریتەکەم وکرد لەگەر مامۆستا عوسمان دکتۆر عوسمان هەڵبجەیی شریتەکەم تقریبان ئەو گوتی من لێ ئەدەمە جابرایکەوە گەر شتێک هەبوو تی پێتەرێمەوە گوتی مشکلەی نەبرایکەوە شریتەکەمان براو کردەوە یەک دوو کەلیمەی ئەوە بوون گوتی ئەو دوو کەلیمانە مەرێ پێم خۆشە پرسی مامۆستایان کەوانی شتەکەەوە بیان لە ئەوەی دەرنەچین خۆشە زۆر ڕاستە هەموو کەسێکی بگرتەوە خۆشە دەست خۆش بێخوا پێم خۆش شتێکی تریشمان پێشکەش دەست خۆش بێ بیرین عشقم هر لكن پروانه یا بلبل بوا درسی عشقم هر لكن پروانه یا بلبل بوا بیگمی یا نگمی هر کوششی استاد دکا بم نزیکانە لە بەرمە مەحویا ڕێگێکی دوور بم نزیکانە لە بەرمە مەحویا ڕێگێکی دوور بێتە دەستم یانەیە هەر کۆششی زادێ دەکەن بێتە دەستم یانەیە هەر کۆششی زادێ دەکەن هەنسە زاداوم بە ناحەق شێواوە نزمی حەیا گیان خەریکە دێتە دەرقوربان لە تەن ماڵ ئاواکە هەنسە زاداوم بە ناحەق شێواوە نزمی حەیا گیان خەریکە و دێتە دەر لە تەن ماڵ ئاوا دەکە بێرە سەر باوری ڕاوەستی بێرەوە سەرباری ڕاوەستی تاوێ بمدوێنە بەناو بە
ساوە بازت بڵێ قوربان بۆ حەز لە دابڕانەکە بۆ ئەوەنێ دە دڵڕق و سەرسەختی سا پێم بڵێ جانە چێ بەراوەمبەر عاشقی خۆی کاری ناڕەوا دەکایە چێ بەراوەمبەر عاشقی خۆی کاری ناڕەوا دەکایە رسول الله يا درختي جين دشيت قشتيش ياوني بولايتو يا من بو قشتا دشيم قشتيش ياوني بولايتو يا من بو قشتا دشيم خوشاوي سيد لا روح مايا آوازك وديلي موا خوشاوي سيد لا روح مايا آوازك وديلي موا لا شوقي روخي ساوريتو كل باقعودن أتيبينو يا لا شوقي روخ ساوريتو كل باقعودن أتيبينو سلام بوتنا بينا جرموا سيروتي غامي سلام يا رسول الله يا بوتنا بينا جرموا خاتي جربي تعزي سربي خنبا سلطانا قرموا خاتي جربي تعودي سربي خنبا سلطانا قرموا رفيقا ونمكسي عاشق نبي لمسرنا زاني رفيقا ونمكسي عاشق نبي لمسرنا زاني لا يا حياة بخشو لا يقابض زاني لهرد لا وتسليم بلين دستم بداماني أقرتي كشتني خوقا بذل أرواحي مشقاني بقانوني مسيحاي بخنديلي بحي كردي بقانوني مسيحاي بخنديلي بحي كردي بقوا يارا بلين يارا سياسو تقناهي من نسيم عنقود شوروي سمن والله بماهي من سمن والله بماهي من مولاي صلي وسلم دائما
خۆشەویستان ئەمەی کەی بینن ئەمە خوێدان یا نمەکدانە لا هەندێک شوێن پێڵەن نمەکدان هەندێک شوێن پێڵێن خوێدان ئەلبەت بە لای خۆمان زیاتر خوێدان بەکارێنن ئەمە وەختی خۆی خوێیان تێ کرد بۆ لەبەر ئەوەی کە ئەمە خاصێتێکی هەیە تایبەتمەندێکی هەیە کە لە ناویە ئەو شتێک کە تێیەکەی بە تایبەتی خوێ شێ نانێت و کوڵۆ نابێت جا ئەمە لە کوردەواریە خوێیان تێ کرد و زۆر جار بە کۆڵەکەەوە هەڵیانەواسی یاخت جاروا بوو تەنانەت لە دیواریش دوور بوو بۆ ئەوی کە ئەو خوێی کە تایەتی تەڕەشوع یاخود بڵێن شوێنێنێتەوە و کۆڵۆ بێ و واتە هین ببیانی و بەکارێنانی زەحمەت ببێ یاخود بەکارنێنرێ بۆیە خوێدانیان بەکارێنراوە خوێدانەکەش بە خۆتان نەزانن کە لە خوری و لە مو دروستەکە بە تایبەتی لە خوری جاری وایە بۆ جوانیش هەندێک مویان بەکارهێناوە ئەگەر ناخۆی لە خوری دروستەکرێت. الله أكبر سمع الله لمن حمده خۆشەویستان لە هیران یەکێک لەو شتانی بەرچاوە کاریگەری شێخانی هیرانە کە وەکو لە پێشتریش باسم کرد لە شێخ بابە سلێمانەوە دەست پێکە تامان لێرە بە شێخەڵەن کاک ینی لە باتیەوەی بڵێن شێخەڵەن کاک ینی کاکی هیرانی بۆ نمونە کە ناوێ لە ناوەکانی شێخانی هیرانە و ناوی سافیە کاڵە کاکی هیرانی واتە شێخی هیرانی ئێستا من لەگەڵ کاک هانا یاخود با بڵێن کاکی هیرانی یەکێک لە شێخەکانی ئەوێم دەمەوێت گفتوگویەک لە هەم لەسەر مێژووی هیران هەم لەسەر مێژووی ئەو تەریقەتەش کە لێرە هەیە کاکانە سەلام عەلەیکم. عەلەیکە سەلام ڕەحمەت الله بەخێرن یاخوا قدوم خێردار بێ ئینشاءالله. سوپاس دەکەم خۆ هەڵم نەکرد کە وتم لێرە لە باتی شێخ کاک بەکارێن ئەوە هەر زۆر شتێکی چاکە چونکە لەقەبی کاگیمە لەقەبی کاک بوویتە لەقەبی بنەمارەکەن ئەو لەقەبی کاکەش کورداندنی پێگەکەیە ئەوە ینی چۆن بووە من لە شوێنی تر ئەمەم نەبینیوە لە هەر شوێنێک یا سەید یا شێخ ئەوترێ بەڵام چۆنە لێرە وشەی کاک بەکارێن مەلای گەورەی کۆی لە کتێبەکەی دەربارەی ئێ وشەیەربەوی دەست پێ کەمە فەرمێ إن لقب كاك كان مقصورا على رؤساء الدين في منطقتنا لقبی کاگە فەرمێ تایبەتە بە پیاوانی ئاینی لە منطقەی ئێمە فەرمێ منهم کاچی هیران و کاچی جەلیاوانی شەر بە کاک مەشهور بوون اینجا ئەو کاچی هیرانە لە جاتی برەی شێخی هیران ئێمە ئەرین کاش هیران کە کورداندنی پێگەهێشتە بۆ نمونە لە تورکیا ئەرین مەولەوی یاخود لە ئێران مەولانە عەرەب ئەرین شێخ ئێمە کورد کاچی هەیە پێش ئەوەی کە باز لە ئەو با بڵێن ئەوەی کە پێگوترێ کاکی هیرانی یا مەسەلەن بۆ نمونە چۆن دەستی پێ کردووە شێخ بابە سلێمان چۆن ئەم تەریقەتی مەسەلەن بۆ نمونە لە ئەو دەست پێەکە پێم خۆشە باز لە مێژووی هیران بکەین بزانین مێژووی هیران مێژوویکی کۆنە دەگەڕێتەوە بۆ کەی و هەروەها تا ئەم لەحزەیە مەسەلەن بۆ نمونە هیران چ مێژوویەکی بەخۆ بینیوە سەبارەت بە مێژووی هیران ئەگە بێت و بەحس و بەیانی بکەین ڕەنگە مەوزوعەکە توڵ بچێشی و لێکۆڵینەوەی زۆر بێ بەڵام وەکو دەرخستەیەک ئەو مانتقەی خۆشناوتی دۆڵی بالیسان دۆڵی هیران هەر لە وەختی ئاشووریەکانەوە بە پێی سەرچاوەکان و بە پێی ئەو لێکۆڵینەوانەی کەواکراون لە مانتقە شوێنێکی استراتیژی بە بۆ پێداچوونی بازرگانی لە سینەوە بۆ شام اینجا هەر لە وەختیەوە ئاودانی هەیە بەڵام ئەو منتقانش زیاتر بناری سەفین اینجا بە شەقڵاوە هیران هەمووی مەسیحیەکان زیاتر لێرە بووینە جارە
هەتاوەکو بەو ئاخریەکان دوایە کە مسلمانان هاتن و فەتحیان کرد مسلمان بەرەبەرە دروست بوو ئەوە بوو لە سەردەمی خانزادەخانی سۆرانکەوە ئەو مزگەوتەی لێرە بنیادناوە لە وەختیەوە ئەبیتە مێژوێکی برین دەستپێک بۆ ئەوی مسلمانان زیاتر لەو منتقەیە هەم مەسیحیەکان مسلمان بووینەوە هەم مسلمانیش زیاتر هاتینە لەو شوێنانە. آخر پرسیار بە ئەمە بێ ماشاءالله تا ئەم لەحزەیەش تچی هیران زۆر سادە و ساکارە ینی سادە و ساکار ینی بەو مانایی هەموو کەس دەتوانێت ڕووی تێکا خەڵک لێ بحاوێتەوە سەردانی بکە شێخەکانی ماشاءالله ینی زۆر سادە و ساکارن ینی دەستیان هەمیشە ئاوا ڕانەگرتەوە خەڵک بێ ماچی کاو ینی ئەوانش دەستی خەڵک ماچەکەن و ینی بەتەئکید هەتا ینی ئەوەی کە بینیمانە مەرقەدەکانیان بۆ شێوە نەڕازاوەتەوە و ینی بێ خەڵک مەسەلەن بۆ تووشی جۆرێک لە شیرک و ئانە بێ خوانە خواستە ئەم سادە و ساکاریە چۆنە ئاوا ماوەتەوە وڵای اینجا حقیقەتی تەریقەت کە تەریقەت لە خزمەتکاری شریعەت بێ دەبێ بەو شێوەیە بێ ئیمەش هەر لە زوو هە لە زەمانی شەخصۆی هەر بەو شێوەیە هاتووە نیانویستە ببنە بارێک بەسە خەڵکی بەڵکو ویستیان ببنە خزمەتکاری خەڵکی اینجا شێخ عەبدولقادر گەیلانیی قەدەس الله سرەهو لە پێناسیەکی دەربارەی تەریقە دەفەرمێ الصدق النية مع الخالق وحسن الخلق مع الخلق يعني گشتی تەریقەت ئەوەیە تو نیەتت صدقی نیەتت هەبێ لەگە خودای تەعالا و ڕەوشت بەرزیشە لەگە دروستکراوانی خۆ اینجا ئەو دروستکراوە چ موسڵمانبی چ غەیر موسڵمانبی هەرچ دروستکراوێک بی گرنگ ئەمە بتوانین بەو ڕۆژ بەرزەی ئەو خەڵکە محەبەتی بۆ دینەکەی پێیابیتن ئەوەیە حقیقەتی تەریقەت و تەریقەتی قادری هیرانی بەڵێ کاکانایمە دوعات بۆکەین خی گەورە مۆفقت کا ئینشاءالله خی گەورە دەرەجە عالی کە ئینشاءالله خی گەورە جەنابیش مۆفقکە لەسەرەوەی کە لە زوند و ڕاگررتنی تەریقەتی ئەم تەریقەتی قادری هیرانیە ئینشاءالله هەم خۆت مۆفق بی لەوەیش کە ینی ئەو ڕاستە شەقامەی باو با پیران نێڵن ون ببێ ئینشاءالله بەڕاست و دروستی هەم تەریقەت هەم شریعەت ئینشاءالله بە هەردووچان بەیەکەوە ئینشاءالله بگەنە ئامانج خی گەورە مۆفقت کا سوپاس دەکەین سەلامەت دنیا سوپاس دەکەین. خۆشەویستانی چێک لەو شتە تایبەت و ناوازانەی کە لە هیران هەیە بریتە لەم ئەشکەوتە یاخود بڵێ بریتە لەم بەردە گەورە ئەمە کاتی خۆی بەردێکی زۆر گەورە بووە بەڵام دواتر کراوە بەم ئەشکەوتە واتە هەڵکۆڵراوە ینی بۆ خۆی بەرد بووە ئەوەی کە دروست کراوە و ئێستا ئەیبینی بەم شێوەیە کە ئەشکەوتێکی گەورەیە تقریبان 6 ڕووفاتی چاکان و شێخانی هیران لێرە لەنا ئەم بەردایان نێژراون بەردەکە وەختی خۆی پێچە دەروێشەکان بە قوڵنگ و بە ئەوەی کە پێگوترێت تەش و ئەوانە دروستیان کرد بێ بەڵام گرنگەوەیە ئەمە شوێنێکی زۆر تایبەتە و یەکێکە لەو شوێنانەی کە بە شوێنێکی زۆر زۆر مێژوویی حسابەکرێت چونکە ئەم شوێنەوەکو وتمان شوێنێک بووە کە دروست کراوە واروها بەدەست دروست کراوە واتە پێشتر بە خۆی بەم شێوەیە ئەشکەوت نەبووە بەڵکو کراوە بە ئەشکەوت و هەمووشی بەدەست کراوە و ئێستا ڕووفاتی شێخانی هیران کە لە شێخ باوە سلێمانەوە دەست پێەکا و ئێستا شێخی سانی یاخود با بڵێن کاکسانی ئێستا لە حاڵی حازرا ئێستا مەوجودە و خی گەورە تەمەنی درێژکە ئینشاءالله لەسەر خێر بەم شێوەیە ئێرە کراوە بەم شوێنە گرنگ و بەم شوێنە مێژوویە.
السلام عليكم. ئافرین چێ منی دیتووە؟ سواری ئەسپیش ئافرین ئەی چیتر منی دیتووە لە بەرنامەی ئەوش دیویتێ بەزانێڵێت چی دیوە تۆ؟ وڵا ئەمنیش دیتم سواری ئەسپی بووی زۆر باشە باش ئەی تۆ؟ منیش ئەم دیتم ئەوەت پێ بوو دەواسە پێ بوو دەماچە بۆ خاتری خوا دەماچەی چی حکومە دەمانگرێ بۆ خاتری خوا معلوم دەماچە بوو؟ چەک؟ وا بوو چەکم پێ بوو با بزانم تۆ ناو چییە؟ شەنار شەنەر؟ شەنەر لە پۆلی چەندی؟ شەش ئەی بووە بێتاقەتی؟ کۆڵەکە قورسە و برسیتە؟ برسیم نییە برسی نییە؟ بەس کۆڵەکە ئای بابە گیان وڵا کۆڵەکە و قورسە ئەوە چەند کتێبی تایە؟ حەفت چەند دەرستان خوێندیە؟ شەش ئافرین بۆ تۆ ئافرین بازانم تۆ ناو چییە مام پێ؟ نام عەزیزە عەزیز جان ئێوە بۆ جلی وەرزشی لەبەرایە؟ ئەوڕۆ تۆپانێمان کرد لەگە سەف پێنجە ڕاست پێم بڵێ برتان ویا دۆڕانتان برمانەوە ئەمە دوو یەک بازانین چێ دۆڕایە؟ سەفی پێنج بەس ئەڵەن فێڵتان کردو بیستومە فێڵیان کردیە وڵا فێریان لەمە کرد باشە ئێستا ئێوە برتانەوە نیە؟ بەرێمە چەند بە چەند؟ دوو یەک دوو بە یەک باشە تۆ چۆنی؟ باش تۆ ناو چییە؟ محەممەد کاژە محەممەد بۆ ئەوەندە خەفەتە خۆی کە دۆڕاون وڵای ئەوان نەدۆڕانێ بەس فێریان دەکرد فێر ناخۆشە لەگەمەچ بکرێ وتیان چی؟ یان دوو گۆڵمان کرد گۆڵک ئەوە کردی بەخۆ هەریاندا گۆڵە گوتیان بێ حسێبە یەک و کول گوتیان ئەی تۆ ناو چییە؟ ڕێنوار تۆ گۆڵت کرد؟ ئەی باشە بۆ حسابیان نەکرد فێری دەکەن حەکەمتان نەبوو؟ ئەگەر حەکەم هەبێ نابێ دەبێ قوبوڵیکە وایە؟ باشە ئەی تۆ مخابەلە کرد؟ تۆ بۆ هاتی تۆ لێرە بووی؟ باشە وەرە تۆ چۆر و شوێنی خۆ باش بەبزەم تۆ ناو چییە؟ من نام محەممەد نووریە محەممەد تۆ یاریزانێکی باشی؟ وەرە وڵا عیب نییە ئەی لە پۆلی چەنی؟ پێنج باش پێنج زیرەکی؟ وڵا عیب نییە عیب نییە ئەی ئەممان پیاوە بزانین ناوی چییە؟ ئارێز تۆ تۆپانێ کرد؟ ئەی بۆ جلی وەرزشی لەبەر نییە؟ وەڵام جلکی من نەمهێنا ئەی تۆمان مقابلە کردوانە؟ ئەی تۆ جلەکانی چی یانەیەەکە؟ نەسر نەسر خۆشەوێ؟ ئەرەوەڵە بۆ؟ چکە ڕۆناڵدۆ تایە ئەی تۆ وەرە تۆش بەرە وەرئەوێ بەزم تۆ ناو چییە؟ نام ئاکەمە ئاکەم تۆ پێم بڵێ تۆ یاریزانێکی باشی؟ وڵی باشم ئەی لە مەکتەبێت چۆن زیرەکی؟ وڵی ئەرێوەڵە ئەوش باشم زۆر چاکە ئەممان پیاوە نازانم زۆر ئەدەی وەرە ئەم لاوە وەرە هەر بە تەواوی بێتە داینێ خوای زانێ 10 کیلۆ بێ ئاخە 10 کیلۆ چۆن هەڵەژیرێ بۆ خاتری خۆە ئەمە چی تایە؟ ها ناو چییە؟ داهێن وەڵای ناقن نییە داهێن بە تەواوی داهێنانەکانت پەچیان کەوتووە ئەوەندە قورسەی نەکەوت داهێن تۆ زیرەکی؟ وەڵا باشی حەزت لە یاری هەیە؟ ئەرێوەڵە زۆر باشە ئادێ وەرە تۆ هین هاوڕەکانیشت بۆ کۆ کردمەوە وایە؟ باشە پێت خۆشە لە بەرنامەی دەرچی؟ بەڵێ ئافرین ئەی هیچ هەیە بێ بینەرانی بڵێ؟ شیعرێک چوزانم شتێک دێ چی دەڵێ؟ چەهان دەنجی خۆشە زۆر چێ؟ دەنجی خۆشە ئادێ بازانین چیمان بۆڵێ ئادێ بابێ قوتابیم لە پۆلیسێ ئازاو ژیر و بەڕێوجێ بولبولی گچکە و ساوا لە باغژین بێپەروە شەیدای گوڵی زانستم هەرەوە مەنەستم شەو ڕۆژ هەوڵ دەدەم بۆی کتێب پێ بگەم تا بگەم بە هۆشی ژان لە چوارشەوەی کوردستان تۆ چۆنی؟ باش تۆ زۆر عاقڵ و مؤدەبی زۆر پاک و خاوێنی ئافرین لە پۆلی چەندی؟ سێ تۆ ژوا قورسە؟ ئێ وەڵڵاهی زۆر قورسە ئەوە زۆر هیلاکە بیتاگەی تۆ ماڵەوە؟ هیلاک نابی؟ باشە ئەی ئەم هاوڕێت ناوی چییە؟ ئیلیاس چۆنی؟ باش تۆ لە مەکتەب حەزت لە چ وانەیەەکە؟ وەرزش و کوردی شعر لەبەرە؟ با بڵێن ئاوەدان بە هیران بەیەکەوە باش ئاوەدان بە هیران یەک ڕاستە 1 2
سێ ئاوەدان لە هیران ئافرین بۆ ئێوە زۆر باش فەرمونون فەرمونون ئاوا مشمشەیە مشمشەیە دەست خۆش مشمشەیە دەی مشمشە وەرگرن بەخێر دەی بەخوا نا هەڵگرە ئەبێ بە ماڵەوە هەڵگرە نابێ شتیوان نییە دەی دەی هەڵگرە ئادێ وەرە تۆ مەڕۆ وەرە کاکە وڵاوێ غەڵەتم بڕۆم باشە دوان هەڵگرتووە زۆر باشە زۆر چاکە زۆر چاکە دەست خۆش وەمزانی ساعات چەندی لێدای سعات نۆ شەوێ سێ شەمان ئیلیاس شلۆنێک زێن شلۆن سەحە ئەحوان باشە تۆ پێم بڵێ دایکت کوردەیە باوکت داکەم عەرەبە دایکت عەرەبە ئەی باوکت کوردە باشە تۆ لەم خەرکی شەقلاوەیە ئەی دایکت خەڵک شوێە وەڵاهی نازانم باشە نازانی ئەی تۆ پێم بڵێ لە ماڵەوە بە عەرەبی قساکەن یا بە کوردی کوردی تۆ عەرەبیەکە و باشتر یا کوردی وەڵاهی هەردووکیان هەردووچی ئایڤینیە باشە تۆ سەفەرەکەی بۆ بەغدا ئەوانە جاری وەیە جاری وایە کاک ئەحمەد خوا بازاڕ بە سەلامەتی سوپاس دەکەین کاک ئەحمەد پێشەوەی کە بپرسم بزانم چ شتێکی هیرانتان هەیە جارە بە بزانم بەرەو بازارتان چۆنە والله الحەمدولله دەوی دایمە بڵێن الحەمدولله تووشی هەموو ئەوە شوێنێک وایە ڕاستی بازار کەمەبی زۆرەبی و کزەبی لازەبی حەسەب وەزعی دارایی وڵاتەکە باشە کە مەعاش ئەدرێ و کە مەعاش نادرێ ینی بازاڕی ئەوە چی لێت والله تەبعی تەسیریە بیکو ئارێ وڵی تا مەعاش لە وەختی خۆی بدرێ بازار باشترێبی جمون زۆڵ زیاترێبی کاک ئەحمەد ئێوە ئێستا بۆ خۆتان دوکانەکەتان با بڵێن لە هیرانە لە شوێنێکی گەشتیاریە چی شتێکتان هەیە کە لە هیران دروست کرێ وڵی ئەوەی لە هیران دروستەکەی ڕاستی هەر تەمەرندی و نانە قەیسی و سماق هەیە ئی ئەو دەوروبەرەیبی مێوژ هەیە و هەنار هەیە و سرکە هەیە و هەنجین هەیە و ئەو شتانە زیاتر خۆماڵیە گوێز هەیە و بابزانم وەرزەکان بۆ ئێوە ناگۆڕێ مەسەرەن وەرزی بەهار و وەرزی هاوین و کاتی پێگەشتنی میوەکان و ئەوانە ینی بۆ ئێوە جیاواز نیە لە وەرزەکانی تر بەی چۆن زۆری فەرقا ستا لە کات هەر لە سەرای بەهارەوە تا کۆتایی پاییز بازارشی باشی هەیە بە زستان بازارەکەی کزە بێ باشە بەس وەچی بەهار و هاوین و ئەوە پاییزەکەی نییە زیاتر لەو کاتانی برێن پشوویە یە قوتابیان خاستن قوتابی مامۆستاوانە زیاتر لەو کاتانە بەپێیت ئەزمموی ئێوە ئەو گەشتیارانێک کە دێن زۆرتر ئیشارەکانی هەرێمی کوردستانن یاخود ئیشارەکانی جنوبی عێراقن وەچەنە عەرەبن یا کورد زۆرتر دێ وەڵی کورد برێنگ بێ دێ وەکو هاتن برێن وەکو هاتن بەس زیاتر ئەو کەسانی شتێک ڕی بیانینە زیاتر عەرەبە و کوردەکەش باشە ئەلحەقی بەس هەمیە گشتیە ئەوە برێن دیاریکرااو نیە برێن بەس کوردبی یان بەس عەرەبی لە هەموو ئەوە زمان و نەتەوەکۆچی ڕووی لەو جێکات باشە زۆر باشە ئەی بابزانین ئەگەر تۆمە بۆ خۆت ماوەیەکی زۆر لە هیران دووربی کە هاتیتەوە هوستێ شتێ بکەی بە دەست و دیاری بۆ بە دیاری دەستی خۆت زیاتر پێت خۆشە چی لەو شتانێک کە هاتانە و هیرانە چ شتێک بەریتەوە لەگەڵ خۆتە قەزت لەوێ لێرە بی بمە بۆ کەسێکی بۆ کەسێکی خۆشەویست مەسەرەن بۆ منەگە ئێستا بتەوێت دیارێک بۆ یەکێ بنێری چیان بۆ ئەنێری بەس شتەکەی هیران بێ ئەلحەقی سەرەتا پرسیارەکەی چوچی لە خۆتەوە منشت بۆ ئەو کەسەی ئەمە بۆی ببەم و بەدڵی نەوێ دوای گلەی لێکەوەیە بەدڵی خۆت بێ بەدڵی خۆت بەدڵی خۆم ڕاستیە زیاتر ئەو شتانە بم کە تەبیعینە و ئەوە برین بێشەکروشتی هەیە زیاتر ئەو شتانە ئەو تەمەرهێنەی کە هەتانە ئەوانەش ئەو جۆرەکانی ئەنی جۆری هەڵوژە هەیە هەنار هەیە نازانم ئەنوا هەیە ئەوانش هەر لە هیران دروستەکرێ بەڵێ هەر خۆمانی دروستیەکەین نەک بڵێم لە هیران دروستەکرێ هەر خۆمان دروستیەکەین و ساغیەکەینەوە
کەمێکی نەبێ یەک دوو دانەی نەبێ دو سێ دانەیەکی نەبێ گەنا باقی تر هەمووی بەربوومەکانەکڕین بەوشتی خۆمان ئاوایکەین بە من پێشتر هاتووم بۆ ئێرە هیرانم بینیوە ئەو کاتە دوکانەکان دەرگایان نەبوو هەر دەرگایان پێوە نەبوو ئێستا دەرگاتان دروست کردووە ئای چۆن دەرگایە ئەو کاتێک کە من هاتم دەرگای نەبوو بەڵێ ئەزانم وێ ڕاستەکەی چەند ساڵە دەرگات دروست بوو بۆ هینەکان بۆ دوکانەکان نزیکە 7 ساڵ 8 ساڵێک هەبێ ئارێ وەڵا لە 2015 ئەوانەوە ئەوە نەبوو ئێستا شوێنم لێ 2015 یە دوکانە خی گەورە ڕسقتان بەخوا یاڕەبی خی گەورە بەرەکەتداری کە ئیشەڵا بۆتان ئەمەدوی سپاس دەکەین خۆشەویستان زۆر ئاسانە سوچووقێک هەڵبگری لوقمێک هەڵبگری بیکەیتەوە ناو دەمتەوە و زاری پێشیرینکەی چەند خۆشیشە ئاوە ئاسان خی پەروەردگار ئەو لوتفۆمان لەگەڵا بکە ئەو هۆکارانەمان بۆ بنێرێ کە ئاوا ئاسان ژیانمان شیرینەکەن ئاوادان بێ هیران. خۆشەویستان زۆر جار بۆ ئەوەی کە مێژووی شوێنێک دیاری بکەی یاخود دڵنیابی لەوەی کە مێژووی شوێنەکە کۆنا ئەبێ بگەڕێ بۆ چەند شتێک یەکێک لەو شتانە کە ینی بریتە لە درەخت بۆ لەبەرەوەی درەخت تەمەنی زۆرە ئێستا بۆ منام درەختە کە لێرە چنارە یاخود با بڵێن ئەم سوورە چنارەی کە لە هەندێک شوێنی پێڵەن پەڵک تەمەنێکی زۆری هەیە و دەگوترێ ئەمە وەختی خۆی خانزادەخانی میری سۆران چۆتە هەر ناوچەیەک یاخود حکومڕانی بە چواردەوری ئەو شوێنە کە ئەو دەستی تیاڕۆیەوە قەڵەم ڕەویەکەی چۆتە هەر شوێنێک مزگەوتێکی دروست کردووە لەگەڵیشە چنارێکیشی ناشتووە بۆیە مێژووەڵێ ئەم چنارە لە سەردەمی ئەوە نێژراوە یان ناشتویانە و تەنانەت ئەڵەن خۆشی ناشتوێتی بە هەر حاڵ ئەگەر وا بێ ئەم سوورە چنارە یاخود با بڵێن ئەم درەختە تەمەنی زۆر درێژە و تەمەنەکەی گەڕێتەوە لە 400 تا 800 ساڵ دەست پێەکە ینی لەو نێواندەیە لە 400 تا 800 تەمەنی چەنێکە گرنگەوەیە ئەم درەختە بەم شێوە ماوەوە ئەو کارەساتانش کە بەسەر ناوچەکە هاتووە نەیتوانیوە درەختەکە لە بن بێنێ بۆیە هیران بەم سوورە چنارەش بەناوبانگە. کاکە ئیبراهیم سەلام عەلیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. کاک پەیوەند زۆر بەخێر بێن سەرچاوم بە خێرانی تەلەڤیزیۆنی پەیام مستافە بەڕێزەکە دەکەم زۆر خۆشحاڵم دوای 10 ساڵ جەنابتم لێرە بینیەوە لە بەرنامە جاری پێشووتریش بینیمی بەڵام لە بەرنامە زۆر خۆشحاڵم زۆر بەخێر بێن. جا بامەش دێ ئەوەشت بەمێ ئەلحەمدوللا بە گەنجی ماویتەوە دوای 10 ساڵ من تۆ بینم ینی هەر کوڕەکەی جاران و هەر کوڕە دەم بە خەندە و کوڕە باشەکە و هەروە گەنجیشی فعلەن گەنجیشی ئەوەش شتێکی باشەوە نیە. الحەمدلله زۆر سپاس ئەوش فەزلی خوایە دیارە جەنابیشت هەر بە گەنج مایتەوە بەڵام ڕیشەکەت تۆزەک سەر و ڕوخساری گۆڕی ئەجینە باشە. کاک ئیبراهیم باشە تۆکو گەنجێک ئێستا ئەگەر لە هیرانە بی کاڵم تۆ مەبەسم ئەوەیە کە جەنابەت ئەزانم کە خەڵکی هیرانی بەڵام نمونەی گەنجەکانی وەکو تۆ ئەگەر لێرە بن چی هەیە سەرقاڵیان بکە بەشی ئەوەی بکە کە پێوە مەشغوڵ بن. هەڵبەتە کاک پەیوەندیانی گەنجەکان بڵێن ئێستا ئەگەر پۆلێنکەین زۆرن هەیانە مەسەلەن مۆزەفە هەیانە خەریکی ئاژەڵداریە هەیانە خەریکی کشت و کاڵە ئیتر بە پێی جۆرەکانە بەڵام بە زۆری مۆزەفن ئەوەشمان بیرنێت تەلە بەشی تێدایە ینی قوتابیشی تێدایە هەر لە سەرەتایی هەتا ئاگاتە قۆناغی زانکە و هەتا دوای تەخەڕوزیش ئێستا بە خۆم بلێم یەک لەوارم کە قۆناغی زانکۆم خلاص کردووە ئەوجا ئیدی هەیە بڵێن پێشمەرگەیە هەیە شۆڕتەیە هەیە ئاساییشە
بەڵام بەشی هەرە زۆری یعنی ئەوەی کە خەریک من زیاتر دامەزراوەکانن پۆلیس و ئاسایش و پێشمەرگێ لێرانە ئاژەڵداریشی هەیە بەشەکی کەمی ئاژەڵداریەکە و زایدەن کشت و کاڵیشی لێە ئەوانەی کە هەنە بەشی خۆیان برێم کشت و کاڵەکەن و بەربوومەکان بەرهەم دەینن لێرانەش کە ساغیانەکەنەوە ڕۆژی جومعە و پێشەمان و وەرزی پایزان کەمی و شتانە پێگاتن نمونە لەوانە بڵێم ئێستا دوکانەکەی کاکامە و لێرانە کاک هێ من هەیە بڵێمە شەر دۆستی خۆمە ئەوانە لێرە دوکانیان هەیە ئەوانی کە لێرانەبی کەمیان مەسەلەن برێم دامەزراون و تعینن هەر خەریکی دوکان و ساکنەوەی بەروبوومەکانیانەوە گەنجەکان بڵێم ینی بابزانم هیرانیش یەکێکە لەو شوێنانەی کە گەنجەکانی زۆرینەی ڕۆشت بنە دەرەوە یاخود ئەلحەمدولیلا گەنج لێرە ماوە وڵا گەنجەکانی ڕۆیشتینە دەرەوە بەڵام بەشەکی کەمی ینی بە پەنجەی دەست ئەژمێردن ئەوانەی کە ڕۆیشتینە ئەوەی کە لێرەیە زۆری خەریکی کاسبی خۆیتی ئەلحەمدولیلا تا ڕادەیەک ینی کاسبی باشە لێرە بە تایبەت بڵێم وەرزی بەهار و هاوینان و لەگەڵ پاییز چکا بڵێم کە بە حکومی شوێنێکی گەشتیارە خەڵک ڕووی تێکاتن خەڵک دێتن ینی ئەلحەمدولیلا بە تایبەت وەرزی هاوینان خەڵک هەیە مەسەن ئێستا ئیشی لە بۆ خۆی ئەکاتن دوکانە و بازاڕە و مەطعەمە و ئەو شتانەیە و بەروبوومەکانی خۆماڵی لێرە ساغەکەنەوە و زائیدەن ئەوەی کە مەسەلەن بریم دوکان و محل و بازاڕیشی هەیە سێ چوار گەنجیشی لەکنە خۆیدانەیە وەکو شاگرد ئەوەش تا ڕادەیەک باشە ینی بێکاری کەم بووی تۆ لە چاو شوێنەکانی دی کە ئاوایەیت بۆ ناو هیران کاکی برایم هەست دەکەی کە شوێنێکی زۆر ئارامە شوێنێکی بەمانای کەلیمە ینی زۆر هودووە هەوە زۆر بێدەنگە چوزانم ینی ئەمە هەر کاتیە یاخود بە بەردەوامی ئەنی هیران ئاوە شوێنشی ئارام و بێدەنگ و ساکینە بەخۆی هەموو دەم هیران ئەو هابووە ینی لە قەدیمەوە شیران هەر ئەو هابووە هەتا ئێستاش بەڵام بە حکومی ئێستا بڵێم بەهۆی ئەو بازرگانی کە لە نێوان وڵاتەکان نەکرێ هیرانیش بڵێم هەولێر و سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و ئەوانە بەیەکەوە ئەبەسیتەوە و زایدەن ئیدارەی سۆران تۆزە قەلەباڵی کەتیتە سەری مەسەلەن ئەها بەیانیش بە خۆتان بینیتان لە ڕێگادا ئەو شاحینە و ئەو تڕێلانە و بار هەڵگرانە شتەکان ئەگوازنەوە بەڵام زیاتر بە شەواندن بەڵام لێرانە ینی هەر ئارام بۆ هیران باشە ینی جەوەکەی خۆشە فەرقی هەیە لەگە شوێنەکانی تر هەم لە ڕووی گەشتیاریشەوە نزیکە هەم لە سلێمانی نزیکە هەم لە هەولێریش ینی کە توتە نێوان هەردوو پارێزگا و ئیدارەی ڕاپەڕینیش هەم لێوێش نێزیکە خەڵکەی زۆر ڕووی تێەکە زیاتریش بە حکومەیە بڵێم کە ناوبانگەکەی ڕۆیشتە لە قەدیمەوە ناوبانگەکەی ڕۆیشتە لۆیە بڵێم هەر بە ناوبانگەکەی کە مایتەوە ئەو گوندانەی چواردەوری ئێرە کوێیە گوندەکان زۆرە ئێستا برێم لەبەری ڕۆژهەڵاتمان کاموسەکە پێشتر سەر بە هیران بوو بەڵام کە سکتان بۆ ناحیە بە سەر بە سکتانە کونەفلووسەیە نازەنینە لەولایە ئەو لەبەری بڵێم ڕۆژ ئاوا جیرانمانە ئەلێرانە ئەڕۆی گوندەشکە پێڵێن گەرۆتەیە لەولایە لە پشت ئەو سۆرکە فریزی پێڵێن لە دوایەوە ئەسپیندارە دێ ئەنجا دەسوڕێەوە پونجینێ و ئاقوبانە و سپیگرێ ئەوانە سەر بە هیرانن و دیوی سەفینیش سولااوکەی سەرێ و خوارێ و زیارەتە ئەوانە سەر بە هیرانە لە ڕووی عشیرەت و ئەوانەوە وازان ئێرە خۆشناوە ینی ئەبێ بە شقی خۆشناو هەڵبەت لەم دی و لەو دیوی هینیش هەیە دیوی ئەو دی و بەرەو بالیسان و ئەوانە بەڵام ئێرە وازان دەبێت بە ناوەندێک بۆ خەڵکی ئەوەی کە پێگوترێ خۆشناو بزەبت هیران منبعی خۆشناوەتیە هیران و شەقڵاوە برم منبعی خۆشناوەتی نەزیاتر حتا لە قەدیم کا منجێم لێ بۆ ینی زۆر سەرچاوگوتیان پایتەختی خۆشناوەتی جا نازانم ینی ئەوە چەند ڕاستە ڕاستێ نازانم ینی بزەبت وەکەوە نەبی مەسەلەن برێم مەحتەچی هیرام کەم و شوێنەکانی تر ئیهمال کەم نا ئێستا ئەو دیویش بڵێم ناحیە بالیسانە جیرانمانە هەر خۆشناوە لەو دیوە سەر و چاوە هەر خۆشناوە ئەو دیوە بڵێم دیوی سۆرچی سووسێ و سماقۆڵی ئەوانە هەمووی خۆشناوە وەکو باسم کرد قەزای پیرمامە هەمووی خۆشناوە دێتەوە خوارەوە شەقڵاوە خۆشناوە هەتا ئەگاتە نزیک هەرێر ینی منتیقەی گەورەیە دۆڵی هیران بە گشتی پێڵێن خۆشناوەتیە عربی ئاوادان بە خۆشناوەتی ئیشاءالله هەموو کوردستان ئاوادانە بێ وڵاتمان ئاوادانە بی خی گەورە ئینشاءالله بمان پارێزی و ئێوەش زۆر بەخێربێن کاک پەیوەن دووبارە سێبارە زۆر بەخێربن زۆر خۆشحاڵ بووم زۆر بەخێر بە سەرچاو کاک بەختیار
یەکێک لە ڕەمزە جوانەکانی هیران بریتێ لە سافی. سافی هەم وەکو کاک وەکو شێخ، سافی وەکو شاعیر، و لە ئەدەبیاتی کلاسیکی ئێمە ناوێکی گەورەی هەیە. حەزەکەم بۆم باسی سافی بکەیت. سافی چێیە؟ واروە سافی ینی بە کاریگەری مەسەلەن بۆ نمونە لەسەر ئەدەبیاتی ئێمە ینی چ شاعیرێکە سافی؟ بەڵێ بەخێر بن سەر چاوان ئاوادانتان کردەوە. بەتەکید کە باسی هیرانەکرێ، یەکەم شت لە ڕووی ئەدەبیەوە سافی دێتە بەرچاو. سافی شاعریەکە کە لە کەسە بەناوبانگەکانی بنەماڵەی کاچی هیرانی، مەسلەی بنەماڵی کاچی هیرانی کە دەرێن کاچی هیرانی واتە کاک لێرە بەمانای شێخەکانی هیران دێ بەمانای براگەورایەتی دێتن. ئەوانە بە سلسیلا یەکێک ئێستا باپیرە گەورەی شێخەکانی هیرانە کاک سافی، ئێستا حالی حاضر کاک مەلاسانی کوڕی کاک سافیە لە ژیاندا ماوە خواتەمە درێژی کاتن. سافی هیرانی لە شاعرەکانیدا زۆربەی زۆری خەڵک بەداخەوە کە باسی شعرەکانی سافی خینەوە وازانیت بەسەر لەنجە و لاری کچ و چیژۆڵە و ئیدی ئافرە دارێ، هەر وەک چۆن مەحوی شاعر زۆربەی زۆری خەڵک کە باسەکاتن دەرێن ئەو شاعرە ڕەنگە هەر هیچی بەسەردینەوە نەبێتن، بەڵام لە ڕاستیدا وانە ئەوانە بە جۆرێک عاشقی دین و خۆشەویستی خوا بووینە، پێغەمبەرەکەی بووینە، بە مانای وشە لە دڵەوە ناسیویانە. ئیدی ئەو دەربڕینەی ئەوان ئێمە ناتوانین هەندێک جار تەقەبولی بکەین بەڕاستی. هەتا زۆر جار دەجێڕنەوە یەکێک لە مامۆستایەکان لەسەر سافی ئەوم بیراتەوە، دەجێڕنەوە شعرەکانی سافی دەخینتەوە دەرێتن وەڵڵاهی ئەو کابرایە دەرێن شێخە بەس باوەڕ بکە هیچی بە شێخایەتی وەنیە، یعنی شعرەکانی هەمووی لەسەر ئافرەتە، یعنی ناکرێت شێخ بی و کاک بی و لەسەر ئافرەت. ئیدی لە خەو تووشی حالەتێک دەبیتن، هەڵبژاردەکان دەکرێت کە ئەوە چێ شێخە و چێ شێخ نییە و چێ لێی قوبورە و ئەوانە. ئیدی یەک لەوانە سافی شاعیر دەبیتن، ئەوەکە درێژە لەبەرەوە نامێت زۆر ئەوەی بکەم. یەک لەوانە سافی شاعیر دەبی ئەو لیژنەی دانیشتووە ڕدێن سپی و گەورەکان دەرێن فرانە کەس دەرێن زاهیدە یاخود مەسەلەن خواناسە خواپەرستە، دەکەوتە سڕەی سافی دەرێن سافی دەرێن خواناسە و زاهیدە، ئەوانی دەرێن کاکە شعرەکانی لەسەر ئافرەتەوەیە دەرێن ئەوەی ئەو تێگەیشتێ لە خۆشەویستی خوا و پێغەمبەرەکەی ئێمە نەمازانیا بەو شێوەیە باسی ببڕین، بەڵام ئەو دەری بڕیە. لەبەرەوە ئیدی کە بەیانی دادێتەوە زوو دەگاتە خزمەت سافی، دەرێت ئەمن داوای لێبردنەکەم زەنێکی وا خراپم بەتو بردووەش دەرەگەردنت ئازابی زۆر ئاسایی نەکتو لە دوای مەشەر ئەوە دەبیتن. ئیدی سافی شاعر ڕەمزێکی گەورەی بەڕاستی نەخۆشناوەتی کووردە لە زۆر شوێنەوە، مەسەلەن کە شعرەکانی کە لە بۆی هاتیە شعر هەتا یەک لە جارەکان بەناو باخەکانی هیراندا دەڕواتن، هەنارێک بەردەبتەوە بەسەری مەندیلەکەی سافی هیرانی دەکەویتن، هەر لەگەر هەنارەکە بەردەبتەوە بە مەندیلەکەی دەکەویتن بەرامبەر هەنارەکەدا دەنیشی 21 دێرە شعر دەنووسیتن. یعنی گەورەی شاعر لەوەدایە لەگەر بەربوونەوە ئەو هەنارە 21 دێری بەسەردا هەرێت. کاک بەختیاری ئەوەیە کە سافی تەشبیه زۆرەکە دوو قوڵە بێتەوە، ئی ئەوەیە کە خەڵکی ئێمە باش تێ نەگەیشتووە یا ئیتەڕ پاراوەکەیەتی ماشەڵڵا سافی ینی شعرەکانی زۆر تەڕن، زۆر ینی بەمانای کەلیمە تەڕن، ینی ئی بە ئاوا بڵم ئی دڵتەڕیەکەیەتی یا دڵتەڕی هەڵبەت بەمانە مەجازی و جوانەکەی لە بوارە ئاینەکەیەمە حتممە دەڵێن، نەک ئەوەی کە خوا نەخواستە وەکو جەنابە دوتە وازان کە ئەوە باسی زولفەکە، باسی قژەکە، وازان باسی ئەبرۆکە، خەرەوانە زۆر بەکارێنێ، وازان باسی ئەبرۆ و قژی ئافرەتە، بەڵام نا ئەو تەشبیهی خۆشەویستەکەی بەماکات. وەی گۆڕینی زمان و شێوەزاری قسەکردن لە شوێنێک لە بۆ شوێنێک زۆر جیاوازە. ناوچەی هیرانیش خۆشناوەتی شێوەزارەشی تایبەتی هەیە. ڕاستی ئێستا گۆڕانکاری بەسەرداتێ، بەڵام ئەو کاتی ئەو شەپاراوانەی ئەوان دەیرێن ڕەنگە ئێستاکە ئەمە نەتوانین بە وەکو برین دەبی شیکردنەوەی لە بۆ بکەین هەتا مانای یەک وشە بە چەندێرەکشی بکەینەوە، بەڵام ئەو لەو دڵتەڕیە و لەو پاراوی زمانەکەی بە حکمەوەی هەم لە ڕووی دینداریەوە باش بوو، لە عەرەبی باش بووە، لە فارسی باش بووە، تورکی زانیوە. شەیە با لە بیرمان نەچێت کاک بەختیار لە عیرفانە دەستەواژەکانە گۆڕێن
واتە هیچ دەستەواشەیەک نییە لە شوێنی خۆی بمێنێ بۆ واتە ئەرکەکەی یاخود با بڵێن وەزیفەکەی ئەگۆڕێ دەبێ ئەوانش لە زمانێکی عیرفانیەوە مەسەلەن بۆن منە زۆر جار ئامان بەتاکید بەتاکید ئەوە هەیە شتێکش سەبر و تەحملی کەسانی وەکو سافی و شاعرانی تریش ینی وەکو خەڵکی ئێستانیە بەتاخەوە ڕەنگە ئێستامە دوو ڕەخنە لە یەک بگرین سێم ڕەخنە قبولمان نەبی سافی شاعر ئەوەندە بە سەبر و تەحمل بۆ لە یەک بەسەرهاتەکان هەڵە نەبم یا دلزاری شاعرە یاخود زیوەری شاعرە لەگەر کۆمەڕێک کەڵە پیاوی ئەو کاتەی ناودار دێنە خزمەتی لە کاتی دانیشتن و مەجلیسەکەیاندا یەکێ لە موریدەکان و دەروێشەکان دێتە بنجەی سافی شاعر سرپەیەکە کاو ئەڕوا سافی شاعر دا ئەمە دوایەوە چەند وشەیەک لە بن زمانیەوە قسەکە ئەوان هەستپێیەکەن بەڵام نازانسیە ئیدی پاش ماوەیەک هەر لە دانیشتەکە هەستەکەن کچە خۆشەویستە بچووکەکەی سافی شاعر وەفاتی کرد لەو کاتا بەڵام لەبەر گەورەیی ئەو مەجلیسە و ئەو زاتانە نەیویستوە دڵی ئەوان بشتێنێ لە عەلیخانە ئیدی هەر ئەوە بوو دوایی شعریشی بەسەردارێتن ینی سەبر و ئارامی کەسانی ئەو کات و ئێستا زۆر زۆر ئێمە دوو بەیتە شعر دەخوێنینەوە هەزار لێکدانەوەی هەڵەی لە بۆ دەکەین بەداخەوە یانێ بەڵام ئەگەر شیکردنەوە چی ئەکادیمیانی لۆ بکەین بەدڵنیایەوە دەزانین ئەوانە ئەو خۆشەویست و ئەو زولف و یارە ئەو زولف و یارە نییە کە ئێمە تێگەیشتن بەختا زۆر بە کورتی ئەگەر سافی لە هیران بستێنینەوە هیران چێمێنێ هیران بەڕاستی ناتوانم برم لێ بستێنینەوە هیچی نامینێ چکە بەڕاستی سافی مڵکی هیرانە بەڵام مڵکی هیرانیش نییە مڵکی کووردە ینی بەڕاستی ئێستاکە ڕەمزی کووردە ڕاستە مڵکی هیرانە بەڵام ڕەمزی کووردە یەکێک لە ینی بەڕاستی ناڵی و سالم و کوردیکە سێ کوچکەنە ئەگە برێن ئەویان چوارەمە ڕەنگە نەبێتە مبالەغەکردن لە ئەوەیە ئیدی بەداخەوە لە ساڵی 1942 لە 12 وەفاتەکە ڕوحە گەورەکە گەڕێتەوە بۆ لای خوای گەورە کۆمەڵی شعری جوانیشی بۆ ئێمە بەجێشتووە ئەو ڕۆژ جەنابتان هاتینێرە لەسەر ئەو کەڵە پیاوەکەین هەر بۆ بۆنێشەوە لە 16/7/4 2024 لە شەقڵاوە سمینارێکی پوخت و ڕێک و پێک ئیشاڵڵا ئەنجامەدرێ هیواداری نەنگۆش لەوێندەر ئامادەبوونتان هەبێ یەکەم جارە کۆنفرانسێک لەسەر شاعیرێکی وەکو برین سافی هیرانی لەو سنوورە بکرێتن ئیدی گەورەمانەکە نەگەر عەزیزی کاک عەبدولباقی بەخێر بێتەوە باشی سەلامەت بێ الحەمدوللا لە خوای بەزیادی زۆر باشە بۆ شوێکی ئێستا وەڵی دوکانمێ لە خوار ئەسمە دوکانی ئەمما تۆ ڕەچی پێەکەی وەڵا کار و کاسبی پێکەم کار و کاسبی هەر ئەوەیە کە پێ بچێت دوکان و پێ بێتەوە ماڵەیە ئیشەکە لە باخچێ بیرگوژانەوە کە ئاچم باخچێ ئاوەدەم بەمان تۆڕێتم لە بە سیارێ بچم باشە تۆ دڵ خۆشەکە لە هیرانی و ئێرەت پێ خۆشە ئەرێ وەڵی شوێنێکی فێنکە لە چاو شاری فەرقی زۆرە لە چاو شاری نبینی بە خۆت هەست پێ ناکەی کە شەوایکوە ڕاستە پێم بڵێ تۆ بیر لەوە کردو تۆ بچی بۆ خارج ناوەڵە ینی چۆن بیر لە نەکردو لەبێر پارەیە یا شتی تر هەبوو ناوەکەم سەرچام ناڵە پارە نییە پارە نەبی جێواچی لە خۆتیشی مەقیفەکەی زۆر باشە کوتە دوکانم هەیەوانە ئارێ وەڵا تۆ ئێستا ئەبێ شکر بێ الحەمدوللا کە تۆ لانی کەم ئیشێکت وەڵا لەوەی لەگە هیزدانیا هەم ساعب ئیشم بەس هەزاری چیم لە لێرە ئیشیان نییە ناچارن ئەوان ڕۆیشتن لەوە ناتیە زۆر باشە کەواتە تۆ ماتۆڕەکە ئیش پێ بکەرەوە زۆر باشە دەتۆ ئێستا مادەمە ئێستا چێت دوکانێ ئەسمە دوکانی زۆر باشە دەیخوای گەورە ڕزق بە ئینشاءڵڵا پێمان خۆشە گەنجێکی ڕووخۆشی الحەمدوللا وەڵا هیچ بکەن بەخوای ئینسان هەر ڕووخۆش بێ ئارێ وایە دایم قسە خۆشی باشە لەگە خەرچی مادەم دوکانت هەیە خۆت فێری عەرەبیەکەی عربی ئەخکورە وەڵا ئەزانم بەس تێکار پێکەرەکەم قەیناکە مشتری عەرەبی زۆر نابن بەرێ وەڵا مشتری عربیشم هەنە خوای بەزیادی سەلامەت بیاتە فەرموو قوربان فەرموو بەڵە خۆشەویستان بەداخەوە کاتی بەرنامەکەمان تەواو بوو ئەگەر چی جوانیەکانی هیران هەر بەردەوامە
بەڵام چی بکەین کاتی بەرنمەکە ئێمەش ئەوە نەبوو بۆ هیوایە ئیشاءالله ئەوەی کە پیشانمانداون ئەوەی کە ئێوەی خۆشەویست بینیتان لە بەرنمەکە لانی کەم غەدرمان لە هیران نەکردبێ ئەوەی کە پیشانماندان بەشێکی کەم لە جوانەکانی هیران بێ و ئێوەش بەدڵتان بوو بێ تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە تاکو و شوێنێکی دیکەی کوردستان هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ